کەتەن باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان بەرەو پیری ڕۆژی کۆمەڵە ئەچین. ڕۆژی کۆمەڵە وەک سنەتێکی جێکەوتوو لە تولی حیاتی، لە تولی ئاشکرابوونی کۆمەڵە لەو درێژەی ئەو ماوەدا هەموو ساڵێک لە شارەکانی کوردستان لە هەموو شوێنێکی دنیا هەموو دۆست و لایەنەکان و ئەندامانی کۆمەڵە ئەو ڕۆژەیان ڕێزێگرتووە. باسکردن لەسەر ڕۆژی کۆمەڵە چۆنێتی پێکهێنانی هەلومەرجێکە ئەو کاتە تایە بوو و ئێستا لە چه هەلومەرجێکایە و زۆر بابەتی تر بابەتی باسی ئەو ڕۆمانە لەگەڵ هاوڕێ حەسەنی ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. کاک حەسەن جان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر زۆر سپاس کاک محی خۆشەویست. سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەیش و بۆ ئێوە هاوکارانتان و لە خزمەتتان. زۆر سپاس. پێم خۆشە پێش لەوە بچینە سەر باسەکەمان، بۆمان باسکەی کۆمەڵە لە چ شرایەتێکا و لە چ وەزیەتێکا پێک هات، ئەو شرایەتە چی بوو، دەوری کۆمەڵە لەو سەردەماوە دواتر چۆن؟ بەڵێ، ئەوەی ڕاستی بێت پێکهاتنی کۆمەڵە ئێمە ئەو قسانەی کە لە هاوڕێیانی دامەزرێنەر بیستومانە لە نەسڵی من و تۆ لە عەقڵ ئێمە دوای ئەو گەنجەکانی ساڵی 57ین، بەڵام بەپێی هەمووی ئەو قسانەی کە ئەو هاوڕێیانی دامەزرێنەری کۆمەڵە، ئەو کەسانەی کە باوەڕیان بەو بیر و باوەڕە بوو باسییان کردووە، هەم هەلومەرج و ئەوزاع و ئەحواڵی خودی ئێران، ناوچەکە، جیهانی، سەفبەندیەکان، هەمووی ئەوانە ئەو شتانە بوون کە هاوڕێیانی دامەزرێنەری کۆمەڵە لە کاتی خۆیدا لە بەرچاویان بووە. کۆمەڵێک لە ڕووناکبیرانی شۆڕەشگێر و خەباتکار و سوسیالیستی کۆمەلگای کوردستان بوون کە لە دەرەوە دەرسیان خوێندووە، لەگەڵ هاو فکرانێکی دیکە لەوێ لە ناو هێزە چەپ و ڕادیکاڵ و سوسیالیستەکانە پەیوەندیان بووە، خوێندنەوەیان بۆ ڕووداوەکان بووە، ئاگداری ئەو هەلومەرجە بوون کە لە ئاستی جیهانیدا پێک هاتووە لە ڕیزبەندیەکانی قوتپایەکی ئەو کاتەکە وەکو جەرەیاناتی بە ئێستا چەپ و سوسیالیست و ئەوە دەناسران. دەوڵەت شۆڕەوی ئەو کاتە بەرەو ئینحیتاد ڕۆیشتووە، انقلاب لە چینا سەرکەوتووە و خەتی ماوە و ئەو فکریەتە لە ئاستی زۆرێک لە بزوتنەوە ئازادی خوازەکانە برەوی بووە، انقلاب لە کوبا کراوە. یعنی ئەوانە هەموو ڕووداوگەلێک بوون کە هاوڕێیانی کۆمەڵە ئاگداری بوون و تەسیریان لێوەرگرتووە. لە ناوخۆی ئێرانیشە ڕووداوەکانی دوای ساڵەکانی 41 و ئەوەی کە شاناوینا ئینقلابی سپی و پێ دەکترا ئیسلاحاتی ئەرزی تەسیرێکی زۆری دانابوو لەسەر کۆمەلگا. بەشێک لەو حیزبانەی کە ئەحزابی سنەتی بوون لە ناو کۆمەلگایەدا، هەر لە حیزبی تودەوە، هەر لە جبهەی ملیەوە کە چەندین ئینشعابی تێدا کرابوو، لایەنهایەکی ترکە هەر لە خودی کوردستانی شامسن لایەنێکی وەکو حیزبی دموکرات، هەمووی ئەو لایەنانە جەرەیاناتێک بوون کە بە معنایەک دەرەوە نەبوو ئەو هەلومەرجە. چینی کرێکارێکی وەسیع هاتووە ناو بازاڕی کارەوە، شارەکان لە ئاستێکی مەحدودا کە جاران بوون پەرەی سند بوو و شارنشینی ئەو جەمعیەتەی کە جاران 75% لە گوندەکانە بوون، 75 زیاتر لە 50-60% هاتووە شارەکانەوە. ئەو هەلومەرجە پێویستی بە ڕێکخراوێکی شۆڕەشگێر، ڕێکخراوێکی ئینقلابی بوو، هەم لە کوردستانە هەم لە ئێرانە. بۆیە بەپێ ئەو لێکدانەوانەیە کە هاوڕێیانی کۆمەڵە لەلایەکەوە بە مەرزبەندیکردن لەگەڵ فکریەتی حیزبی توودە و تەسلیم تەڵەبی، لەلایەکەوە بە نەقدێکە لە بزوتنەوەی چریکی هەیەە و ئەزجملە لە ساڵەکانی 46-47 و ئەوانە ئەگەرچی لەگەڵ کەسانی وەک کاک اسماعیلی شەریفزادە ئەوانە تێکەڵ بوون، هاوفکریان کرد وەختی خۆی لە دانیشگایە، بەڵام لەگەڵ ئەو شێوەیە نەقدیان بووە لە واقع خەباتێکی چەکداری جیا لە جەماوەر ڕێکخراوێکی تازە دروستەکەن. ئەم ڕێکخراوە تازەیە لە ساڵی 53ەوەدا زەربەیەکی قورسەخوا تقریبەن بەشی زۆری ڕەهبەرانی ئەو کاتەی دەگیرێن، لەسەرەوەی هەمویان کاکفوادە هاوڕێیانی دیکەن
دەگیرێن دەکەونە ئەشکەنجەگاکانی جمهوری ئیسلامیەوە، بەڵام جزوی تێکۆشەرانی مەقاومی ناو زیندانەکانن، جزوی ئینسانە بەرجەستەکانی مقاومت لە بەرابەر ڕژیمی شادان لە سەروبەندی ڕاپەڕینە و مانگرتنی 24 ڕۆژەی شاری سنە کە کاکفوات دێتەوە سنە لەوێ ڕەهبەرایەتی دەکات و دوای ئەوە کە لە زیندان ئازادە بن یەکەم کۆنگرەی کۆمەڵە کە بەشی ئەوەڵەکەی لە نەغەدە دەگیرێت ئەوە دوای بەشی دووەمەکەی کە دەچێتە سنە بە دەلیلی ئەوەی کە لە عینی کۆنگرەدا هەواڵی خەباتی توتنکارانی بانە بڵاو دەبێتەوە پێشنهادی کاکفوات کۆنگرە دادەخرێ تحتیل یەکەن دەچن بە پێشوازی ئەو خەباتەوە کە دەستی پێکردووەوە دەڵێ ئەمە مهمە هەم بۆ مبارزەی سیاسی دوا ڕۆژ لە کوردستانە هەم بۆ خودی کۆمەڵە و بەشی دوومەکەی ئەوەیە کە لە سنە دەگیرێ و ئەوە هەرحاڵ ئەسنادەکانی هەیە لە بەحسایەکە کە وەختی خۆی هاوڕیانی ئەو کاتی ڕاهبەری جەمبەندیان کردووە نووسیویانە ئەوانە تاکوونی پادەنێنە ڕاپەڕین ئیتر ڕاپەڕین فەزایەکی دیکە دەکاتەوە فەزای دەکاتەوە کە بە قەولێک ئەوەی کە لە 15 ساڵ و 20 ساڵ لە خەباتی نهێنیدا ناکرێ لە یەک هەفتەدا لە خەباتی علەنیدا دەکرێت کۆمەڵە پانێتە شرایەتێکە وەک ئەگەر چی شرایەتەکە بۆی تازەیە ئەگەر چی خۆشی ڕێکخراوێکی تازەیە بەڵام بەو عەزم و ئیرادە و بەو بەرنامە و فکرەی کە هەیەی بۆ ئاڵ و گۆڕەکانی ناو کۆمەلگای کوردستان بە باوەڕی من سەریع دەبێت یەکێ لە دوودانە حیزبی سەرەکی لە کوردستانە ئەو تاوجێگایی بە تا سەردەمی ڕاپەڕین دەگەڕێتەوە بە باوەڕی من ئەو هەلومەرجە بوو کە کۆمەڵە تێدا دامەزرا. بەڵێ کاک حەسەن ئێمە لە توولی خەباتی کۆمەڵە لەو کاتەوە کە کۆمەڵە ئاشکرا بوو هەتاکو ئێستا ئەبینین کە کۆڵی گۆڕانکاری لە کۆمەلگای ئێرانە ڕوویداوە لەوانش لە کۆمەلگای کوردستانە هەر لە دوای شۆڕشی 57 بەولاوە ئەوە کە هێزی چەکدار و شۆڕی چەکدارانە بوو درێژەی بوو هەتاکو تقریبا نزیکی ئەواخری دەهەی 60 ئەو شۆڕشە چەکدارانە چ لە سنوورەکانی ئێران و عێراقوە چە و کاتەوە لە ناو شارەکان و لە دێهاتەکانە بووین لەخەرە درێژەی بوو گۆڕانکاری بەسەر ئەوە هاتووە دواتر ئەگەرە بینین هەر لە ناوچەکەیشدا گۆڕانکاری بە وجود هاتووە کە تەسیری لەسەر ڕوتی کۆمەڵە و لەسەر ئەو شرایەتی وا لە کوردستان کە جێگە و شوێنی هەڵسوڕانی کۆمەڵەیە ڕووی داوە وەکو کوردستانی باشوور توانیوێتی دەسەڵاتێکی تا ئەندازەیەک لە کوردستانە ببێ ڕۆژاوا هەروەتر هەڵ گۆڕێک لە هەروەتر لە کوردستانی تورکیە و لە ئەوانە بووە هەموو ئەمانە کۆمەڵە توانیوێتی خۆی جاشەڕی ئێران و عێراق بووە هێرشی ئەمریکا بۆ کۆمەڵە خۆی لەگەڵی تەطبیق داوە بەڵام ئێستا بینینەوە شۆڕشی ژینا کە نزیکی چێ بەرە 2 ساڵ لەوە پێش دەستی پێ کرد ئەو ئاڵوگۆڕە تازەیە کە ئێمە بینین کە ڕووی داوم پێم خۆشە لەسەر ئەم بابەتە ئەگەرەکرێت چونکی هەم بەرەوپیری ڕۆژی کۆمەڵە ئاچین هەم کۆمەڵەش هەمیشە لە ڕۆژی کۆمەڵە سیاستەکانی خۆی بەرامبەر بە شتە تازەکان ئاشکرا کردووە لەم بابەتەوە قسەیەکی زیاتر بکەن لە چ هەلومەرجێکە قەرارمان گرتووە سێمە دەزانی کاک مەحیجان ئەو مێژووی کە ئێوە تقریبا کورتەیەکتان لێ باز کرد ئەو هاتن و ئەو سەردێڕەکانیتان باز کرد بەبێ ئاماژەکردن بەوەی کە کۆمەڵە جەرەیانێکی تەسیرگوزار بوو جەرەیانێک بوو کە ئێمە زۆر جاروتومانە کۆمەڵە ڕۆڵەی زمانەی خۆی بووە بە چ معنایەک لە هەر دەمێکە لە هەر کاتێکا کە شتێکی گرنگ هاتووەتە پێشەوە کۆمەڵە پێشتاز بووە لەوەدا ئێوە چاو لێ بکەن مثلەن ساڵی 57 دوای ئەوەی کە کۆمەڵە علەنی دەبێت و لە 26 ڕێبەندان دوای گیانبەختکردنی کاک حەمەسەینی کەریمی هەر ئەو کاتە بەگەلێکەوتوەکانی کوردستان و دەرەبەگەکان و ئاغاکان لە فکری ئەوەدا بوون کە شۆڕای عەشایری دروستکەن فەوری کۆمەڵە یەکێتی جوتیاران دروستەکات بۆ ڕێخستنی خۆی و کۆکردنەوەی هێزە چەپەکان و ئەوانە لە کوردستانە جەمعیەتەکان دروست دەکات خۆت لەبیرتە لە شارێکی وەکو سەقزە جیا لە چریکەکان خۆیان مەقەریان بوو هەموو چەپەکانی دیکە لەناو جەمعیەتا بوون هاوکاری کۆمەڵەیان دەکرد ئەوە دەکات خەباتی چەکداری دێتە دەستوری کارەوە کۆمەڵە فەوری خۆی بۆ ئاماداکەوە پێش ئەوە لە گۆڕەمەڕ بەشێ لە کادرەکانی دەنێرێت و ئامۆزشیان دەدات و بۆ خۆی حازرەکە بۆ شرایەتەکە تەحلیلەکەی دروست بوو دەیزانی کە لە نەبوو بەبوونی جمهوری ئیسلامی ئیمکانی ئەوەی کە ئازادی ببێت ئەمنیەت ببێت ژیانێکی خۆشگوزەران بۆ خەڵکە بێ ممکن نییە دین و دەوڵەت بەیەک تێکەڵ بێت و قسە لە ئازادی بکرێت لە کۆمەلگایەکە بۆ یەکانی بۆ هەمووی ئەمانە
جوابی بوو بۆ هەمووی ئەمانە بەدیلی بوو وەختێکە تەرحی خودمختاری دێتە پێشەوە لە هەشت مادەی مەهابادەوە تا 24 مادەی سنە لە هەمویانە بەشداریەکە دیدار و هەیەتی نوێنەراتی گەلی کورد یەکێ لە کۆڵەکەکانی بەرەو پێشوونی ئەو هەیئەتەیە لە منزەویکردنی جەرەیانی ئاینی تونداژۆی سەر بە جمهوری ئیسلامی کە جەرەیانی مفتیزادەیە کۆمەڵە نەخشەی گێڕێ لە پوچەڵکردنەوەی پیلانەکانی سپای ڕزگاری و بە هاوکاری دەوڵەتی بەعس کۆمەڵە نەخشەی گێڕێ بۆ یەکانێک کۆمەڵە لە بەرابەری هەموو ڕووداوەکانە جەرەیانێک بووە کە لەواقع جوابی بۆی بووە و ئەو جوابانە کۆمەڵی کردبەوە چون ئەمڕۆکە مەسەلەن قسە لە لایەنهایەکە لەسەر ئەو فکریەت و ڕێبازی ئەوەڵیەی کۆمەڵە نەماون وا باسەکرێ کە گوایەوە تەنیا مەسئلەی ملی بوو من دەڵێم نا تەنیا مەسئلەی ملی نەبوو مەسئلەی ملی یەکێک لەو مەسئلانە بوو کە لە کوردستانە کۆمەڵە جوابی بۆی بوو ئەس قەزا مەسئلە چینایەتیەکان مهم بوون جواب بە مەسائلی کرێکاران جواب بە مەسئلەی ژن جواب بە مەسئلەی دێحقانان جواب بە مەسئلەی ئازادی ئەندێشە و فکر بەرابەری هەمووی ئەو شتانە و طبعاً مەسئلەی ملی جۆ کوستەمێکی ناحەق وە کوستەمێکە لەسەر ئەو خەڵکە بوو بۆیە ئەو پرۆسانەیە کە کۆمەڵە دێتە پێشەوە لەگەڵی دێت دوای دروستکردنی حیزبی کۆمۆنیستی ئێران بە دوای ئەوەدا ئەو ڕووداوانەی کە دێتە پێشەوە مەسەلەن لە خودی ئێرانە جەرەیانی ئیسلاحخوازی کۆمەڵە فەوری هەڵوێستەگرێ لە بەرابەریدا یا پێشتر جەرەیانێکی وەکو شەڕی ئێران و عێراق دێتە پێشەوە هێستا و کاتە حیزبی کۆمۆنیستی دروست نەبوو بە پێچەوانەی زۆر کەس کە دەڵێن گوایەوە ئەوە تەنیا حیزبی کۆمۆنیست بوو هاتوو کۆمەڵی لە وەزیەتین کردنا مەسەلەی خەباتی تشکیلاتی نهێنی مەسەلەی شەڕی ئێران و عێراق ئەوانە ئەو شتانە بوون کە کۆمەڵە بۆ خۆی جەرەیانێ بوو کە هەڵوێستی بوو لە مقابلیانە بە دوای ئەوەدا مەسەلەی ئیسلاحخوازی بە دوای ئەوەدا مەسائلی منتەقەی کاتە پێشەوە خەباتی چەکداری کەم ئەبێتەوە کۆمەڵە بە دروست سیاسەتێکی کە ڕەچاوەکە و هەمووی ئەوانە دەکا بەوەی کە ئەو ڕۆکە ئەتوانین بڵێن چەپی کوردستان جەرەیانی سۆسیالیستی لە کوردستانە جەرەیانی ڕادیکال لە کوردستانە بەبێ کۆمەڵە بە مەوقعێتە ناگەیشت بەبێ بوونی کۆمەڵەیەکی ڕادیکاڵی ئینقلابی کە دەستی بۆ ڕیشە بردووە ڕیشە بۆ کۆمەڵە خودی ئینسان بوو بەبێ ئەوە کۆمەڵە و مەوقعێتی پەیدا نەدەکرد و جنبشی کوردستان و مەوقعێتی پەیدا نەکرد خۆمە لە بیکەکانمان لەبیرە بە ئایەت الله خومینی و فڵان و ئەوانە دەوترا شەڕی ئێران و عێراقمان لەبیرە کەسانی ئەگەر چەندانە پازگا و مەرزەکانیشمان پێ بدەن ئێمە لەوێ دەحەوێینەوە ئیجازەمان پێ بدەن چینە شەڕی ئێران و عێراق بەشداری بکەن یعنی لایەنی بەرەو پێشبەری بزوتنەوەی شۆڕەژگێڕانی کوردستان کۆمەڵە بووە لە درێژەی ئەو ڕەوتەدایە کە ئەو ئەگە بینە سەر پرسیارەکەی ئێوەش من دەڵێم شۆڕشی ژینە لەسەر بەستێنێکی ئاوا شکڵی گرتووە لەسەر خەباتێک شکلی گر کە ئەو خەباتە مێژوویەکی چلو چەند ساڵەی بوو هەروان نەبوو شارێکی وەکو سەقز دەبێ بە کانگای ئەوە سەقزێکە بە دەیان فعالی خۆشناوی کرێکاری تێدا دەبێ ساڵی 1970 ئەوەڵی مانگیمەی تێدا دەگیرە دەیان بنە زیندان لە زیندانەکان ئەوەڵی مانگیمەی دەگرن یەکەم مانگرتن لە کوردستانە کۆمەڵە سازمانی دەدات کە بەرجەستەترین خەباتی مەدەنیە بۆ یەکانی خودی شۆڕشی ژینا خودی ئەو هەلومەرجەی تێدا دروست بووین مەسئلەی ئەو داوخوازانی کە تێدا مەترح دەبێ ژن ژیان ئازادی نازم مهم ئەوە نیە کێوتوێتی بەڵام مهم ئەوەی کێ پراتیکێکە خودی ئەم دروشمی چەپەکانە دروشمی سۆسیالیستەکانە و کۆمەڵە بووە کە ئەمە هێناوە جا بۆ یەکانێ لە دڵی ئەو وەزیەتەیەکە بۆ ئەو شرایەتە کۆمەڵە لە تووری ئەو چەند ساڵەدا فعالی و عەرسەیە بوو یەک هەفتەی ڕابردووش ئەگەر چاو لێ بکەی ئەو مانگرتنە ئەمڕۆکە هەموو کەسێک شایەدی دەدات تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە خۆت بێکێ لە بەرپرسانی و بەڕێوەبەرانی چ نەخشێکتان جێڕا چ جایگایکی بوو لە ئێمە کەمتر لە 12 سعات وەختمان بەدەستەوە بوو بۆ مانگرتن لە دڵی ئەو 12 سعاتەدا کۆمەلگایەکمان هەژان ئەوە گەر جەرەیانێکە قسەی بڕنەکە جەرەیانێکە ئەتباری نەبێت جەرەیانێکە قسەی لەناو جامعەدا مەقبولیەتی نەبێت و جواب وەرنەگرێتەوە تەشکیلاتی نەبێت بۆی قسەکانی عەمەلی بکە ئایا دەتوانێت کارێکی وا بکە بنابەرین من دەڵێم ئەو بەستێنە ئەو هەلومەرجەی خولخان بۆمان کە ئەمڕۆکە دەڵێن پامان لەسەر زەویەکی سەفتە ئەڵێن کوردستان ئەمڕۆکە جیاوازە ئەگەر باسی حیزبایەتی دەکەین خۆ حیزبی دیکەیشن ئەحزابی دیکەیشن لە دەوران یاری ئێستش حیزب هەیە دەڵێ ئەگەر ئێمە ئیجازەمان پێ بدەن چینەوە ئێران نەمان کوژن لەوێ ئێمە خەباتی مەدەنیەکەین لە جمهوری ئیسلامی ئەوە چنەوە حیزبایەتیەکە ینی کۆمەلگای کوردستان بەو نەوە حیزبایەتیە فریشکی گرتووە بەوە هاتووەتە پێشەوە بۆ یەکانی من لام وایە ئەو هەلومەرجە ئاوا دروست بووە وە کۆمەڵە بۆ هەر کام لەو سەردەمانە خوێندنەوەی دروستی بووە
خوێندنەوەی بنەڕەتی بووە بۆی لە شۆڕشی ڕۆژئاوا پشتیوانی دەکات لە عەلەیهی لەشکرکێشی تورکیەیە لە عەلەیهی دەخاڵەتی ڕەوتی ئیسلامی و سەرهەڵدانی و ئەوەیە لە عەلەیهی شەڕی حماس لەگەڵ ئیسرائیل و ئەو کۆمەڵکوژیە کە ئیسرائیل خەریکە ئێستەکانێ تا ئەلانەکە زیاتر لە 700,000 پشتۆ برینداری لێکەوتوێتەوە هەمووی ئەوانە ئەو مەوزعانە کە کۆمەڵی پێ لە مەحەک دەدرێ و کۆمەڵە بە باوەڕی من تێدا سەربەر چاتوێتە دەرەوە بڵێ طبعا وایە ئەوە هەرەوەیە کە ئەو ئینتزاراتە لە کۆمەڵە زیاترەکە هەرە و مێژوەیەوە ئێوە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد ئەوەی شووە بە تۆری واقعی زۆر زۆر گرنگە بینیومان لە ناو ساحەی کوردستانە لە ئاسیێرانیشا کۆمەڵە بە تەنیا خۆی نەیتوانی وە هەموو شتەکان بکە بەڵکو مەجبور بووە لەگەڵ هێزە سیاسەکانی تریش هاوکاری بکە زۆر جار ئەو هاوکاریانە بەداخەوە سەری نەگرتووە یا بەنۆعێک لەمپەر خراوەتە بەری بۆ نەچێتە پێشەوە پێتان وایە چەندێک گرنگە کە ئێمە بتوانین هەواهەنگیەک پێکبێنین و لەگەڵ هێزە سیاسەکان بۆ ئەوی بتوانین ئەو بزوتنەوە بە سەرکەوتن بگەێنین و نێڵێن دژمن ئێستا چ دژمنی ئۆپۆزیسیۆن وەکو ڕاستەکان چ ئەوەی لەسەر حکوومەتە بیاوێ کەلێم خاتە بینی هێزە سیاسەکان و ئەو یەکریزیە لەناوبەری ئەبێ کۆمەڵە دەوری چی بێ لەو بابەتەوە چەندێکیشەوە فقەتەکەوێت سەرشانی کۆمەڵە ئەو هێزانێتتر چەندێک دەوریانە بێت من پێم وابێ ئەوە بۆ بە سەرنجام گەیاندنی جنبشی کوردستان و بە تایبەت بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی لە نانی شەو پێویسترە و کۆمەڵە تا ئێستا لەو بابەتەوە درێغی نەکردووە ئێوە گەر هەر بەشا بکەن لە کۆنگرەی 11 بەو لاوە ئەو سەنەدی هاوکاری ئێمە لەگەڵ ئەحزابی سیاسی لە کوردستانە تەنزیم کراوە و هەمیشە و دایمیەکێ لە باسە ئەسلیەکانی کۆنگرەی ئێمە کۆنگرەی کۆمەڵە لەسەر مەسەلەی هاوکاری بووە کۆمەڵە زۆر جار وتراوە زۆر جار تەئەسفمان خواردووە لە شەڕێکی تەحمیلی کە لە ناوخۆی کوردستانە دروست کرا و بەر لەوە بگرین کە جارێکی دیکە تێکرار نەبێتەوە بەر لە پاوانخوازی بگرین بەڵام ئەوانە بەچی دەکرێت بەوە دەکرێت کە فەزایکی ئازاد لە بینی ئەحزابی سیاسیە بێ فەزای نەقد وجودی ببێ نەک بەجێ ئەوە مەسەلەن دەست بۆ چەک و شێوەکارێکی دیکە ببرێت و ئەوە بۆیە لە دڵی وەزیەتی ئەو ڕۆکەشدا بۆ ئاگداری خۆتان هەر بۆ ئەو مانگرتنەی ئەخیرە لەگەڵ چەندانە حیزب و لایەن لێرە لە کوردستان تەماسمان گرت داوامان لێکردن فشارمان بۆ هێنان ئەم مانگرتنە مهمە بۆ ئەمڕۆکەی کوردستان مهمە بۆ ئەوەی کە جارێکی دیکە زیندووبوونی شۆڕشی ژینای شۆڕشی ژیان ئازادی تێدا وەکو پێوەرێک بە هەموو کەس پێڕابگەێنینەوە بەڵام بەداخەوە نهاتن بۆی کانێ مەسئلەکە ئەوەیە کە ئەوە تەنها کۆمەڵە نییە پاوانخوازی هەیە لە واقعیەتی جنبشی کوردستانە انشعاباتێکە ساڵهایە لەناو ئەحزاب و لایەنەکانە ڕوویدا و ئەوانە ئەوە هەیە دڵدۆنجی هەمووی ئەوانە هەیە بەڵام ئێمە بۆ ساڵبوون بەسەر ئەوەدا هیچ ڕێگایەکمان نییە بەغەیرەز ئەوەی کە کۆمەڵێک ئوسول کۆمەڵێک پرەنسیپی هاوکاری لە کوردستانە بەڕەسمیت بناسین بۆ نمونە ئازادی بیر و باوەڕی سیاسی ئەمە نە تایبەتی کۆمەڵەیە نە پەیوەندی بە کۆمەڵەوە هەیە نە کۆمەڵە داهێنەرەتی کۆمەڵە مبەلغی بووە بەڵام هەر حیزبێک کە ئەوەی قبوڵە فەرمونون با لە سەنەدێکا بێن ئەوە ئیمزا بکرێ جیایی دین لە دەوڵەت هەر لە ئێستەوە کاری بۆ بکەین چون دەوڵەتی دینیمان بینی دەوڵەتێکی پاوانخوازی کە بە چ تاوانێک هەر لە کابرای کە بەخۆی دەڵێ مەسەلەن سەر بەڕۆتی ئاینیە هەرە ڕۆژانە ئەعدام کراوە ئێمە مخالفین هەتاکو نەچوار زیندانی سیاسی دیکە هەر بە خاتری بیر و باوەڕ و ئەوە ئەعدام دەکرێن و ئەو هەموو کەسەی دیکە ڕۆژانە ئاوا قەتڵ و عام دەکرێن ئەوە پەیوەندی بە هیچ حیزبێک و لایەنێکەوە نییە هەموو ئەحزابی سیاسی چەکدارن خەڵکی کوردستان کە ئێستا لەژێر چەکمەی جەمهوری ئیسلامیدان لە ناوە چەکدارن سبحەینێ بەرنامەمان چییە بۆ ئەوە دەبێت لە ئێستەوە ئێمە بەری ئەوە بگرین کە ئەو تەجربە تاڵانە دووپات نەبێتەوە دوو جارێکی کە شەڕ لە ناوخۆی کوردستانە لە ناو لایەنەکانە ڕوونەداتەوە ئەوە بەچی دەکرێت بەوە دەکرێت کە متعاهد و بەرپرس بین نسبەت بە پرەنسیپی کارێک کە دەستگوتن بۆ چەک تێدا بڤە بێ تاوان بێت نەک تەنیا تاوان بێ بە هەموو کەس بە تاوانی بزانێ کۆمەڵاوانەی وتووە بنابەرین بۆ ئەو بوارە لە هاوکاری کردن یا خودی داڕشتنی تەرحی مەسئلەی داخوازەکانی خەڵکی کوردستان بۆ مەسئلەی ملی ئایا کوێت شرایطێک بێتە پێشەوە کۆمەڵە بۆ خۆ بچێت لەو لا بڵێ من ئەوە مەسەلەن دەوڵەت داواکە بە فەرق ئەو لەم چەند ساڵی ڕابردووە کردیانی تر ئەوە نەبوو لە نۆروێژ چەند جار چوونە دانیشتن ئەوڕۆکە
هەندێک لە حیزبەکان خۆیان دەیڵێن خۆداوایان لە ئێمەش کرد لەگەڵ هەیئەتی نۆروێژیەکە 2000 دانیشتین ئێمە بەڵام نەگەوەی واردی مزار بوتمان کە ئەم دەوڵەتە قابلی اعتماد نییە بۆ دانیشتن نابێ ئەگەر ڕاست دەکەن ئەوان بێن بە علەنی ڕایگەێنن بەڵام حیزبی دیکە چووە ناو پرۆسەکەەوە دەبێت بەری ئەوانە بگیرێ ئەمانە بە تەبادلی نەزەر دەکرێت بە هاوکاری دەکرێت سبحینە ئێمە احتیاجمان بە هەیەتی خەڵکی کوردستان هەیە جارێکی دیکە دروست بێتەوە ئەوە تەنها حیزبەکانین بەدەیان ڕووناکبیر و تێکۆشەر و خەباتکاری ئەم حیزب و ئەو حیزب و لە دەروەوەی وڵاتن لە ناوەی وڵاتن دەبێت فەزایەک دروست بێت کە ئەم فەزایە قۆڕخکاری حیزبیتیانە بێ دروستبوونی کاک حەسەن باسەکەوەیە دروستبوونی ئەو هەیئەتی نمایندگی جارانەیە ئەو یەکڕیزیە کاتی خۆی لە بەرمەبنای شتەیەک ڕوویدا کۆماری ئیسلامی هەڕەشەی لەسەر کوردستان بوو کەزانی ناتوانێت بۆ جۆرەوە بۆ خۆی دایناوە ئەوە بوو هەیەتێکی نرد و ئەو سەردەمە هێزە سیاسیەکان هەژدە مادەیەکیان تەرح کرد ئەوەڵ چەند مادەی بوو دوای گۆڕایان ئایا ئێستا پێویست نییە ئێمە هەر لە چوارچەوەی ئەو شرایطە تازاوە هاتوۆتە پێشەوەی ئێمە شتێکی حداقەلیمان ببێ ئەوەی وا بنەڕەتەکانی ناو کۆمەلگایە لەسەرەوە ساغ بینەوە لەگەڵ هێزە سیاسیەکان ئایا تاڵانە لەسەر ئەوە کۆمەڵە واردی چ دیالۆگێ بووە لەگەڵ هێزە سیاسیانەی و هێزیان هەیە و نفوزیان هەیە و تاسیریان هەیە کاک مەحیجان با ئەوە عرض بکەم کە ئێمە خۆشت ئاگداری هەر ئەو بەینانە کۆمەڵێک لە تێکۆشەرانی سەر بە ڕەوتی جیاجیا لە ناو جومشی کوردستانە لە چەپ و ئازادی خوازیەوە تاکوونێ کەسێک کە خۆی بە نەتەوەیی دەزانێت داوخوازێکیان پێشکەش کرد چەندانە داوای کردکایەتێک دروستکەین کۆمەڵە یەکەم لایەن بوو کە جوابی مثبەتی دایەوە خەڵکی تر جوابی لەیشێک و جوابی ڕقی داوە لەیشی تروتی پێویستمان پێ نییە وەکانێ ئەوە مەسەلێکی کوردیە دەڵێت دەستێک بە تەنیا تەقەی نایە من پێم وابێ ئێستا هێندێ لەو حیزبانە دەرکی زەرورەتی ئەمڕۆکەی مبارزەی سیاسی کوردستان ناکەن حزب هەیە ئێستش پێی وایە 90% کوردستانی لەگەڵە حزب پێی وایە کە حیزبەکەی ئەو بە تەنیا هەموو شتێک دەکا خۆی شخصیەتێکی جیهانی و بینەلملەلیە و بە هەموو شتێک بەو دەکرێت ئەو نەوع بمعنای پاوانخوازیە بەری کاری هاوبەشەگرێت بۆ کاری هاوبەشکردن بۆ دڵسۆزی بۆ جنبشی کوردستان بۆ بە سەرنجام گەیاندنی ئەو جنبشە دەبێت لە زۆریەک لە مەسلحەتهای حزبی بگوزەرێت ئەوەی کە بۆ کۆمەڵە معیار بوو ئەوە بووە کە ئایندەی ئەو جنبشە چییە ئەگەر جنبشی کوردستان خێر بکات لە حرەکەتێکان مثلەن هەر بۆ ئەو مانگرتنەی چەند ڕۆژ لەوە پێشتر ئەسەن بۆ کۆمەڵە ئەوە مهم نەبوو کە ئەو چوار لاوە سەر بەکەم لایەنی سیاسی هەنیانین ئەعدامێکە جنایەتێکە کراوە و ئەوەی کە نەیخوێندەوە ئەوە بوو ئەوەی کە نەیخوێندنەوە ئەوە بوو بیبان لێ نەکردەوە کە وەختی بڕیاری مانگرتن لەلایەن کومیتێ ڕاهبەری کۆمەڵەوە درا ئەوە بوو کە قازانجی ئەم حرەکەتا چێتە گیرفانی کێ دەمانزانی زەرەرەکەی چێتە گیرفانی جەمهوری ئیسلامی دەمانزانی جەمهوری ئیسلامی ئەوە ڕفراندۆمێکە کە ئێمە لە کوردستان دەیکەین و لەو ڕفراندۆمەیە ئێمە سەرکەوتین بۆ چەندمین جاری دیکە هەر لە 58ەوە تاکوونێ ئێستا بۆیە من پێم وابێ کۆمەڵە لەو بابەتەوە کەمی نەکردووە بەڵام بەداخەوە ئەو ناکۆچیانەی دیکە ئینشعاباتی ساڵهای ڕابردوو جەمسەرگیریهایەکی سیاسی کە لەگەڵ لایەنهایەکی مەسەلەن شوێنیست و ڕاست و ارتجاعی کە لە ئێرانە هەیە تەوەقوعاتێکە هەیە لێی گەڕێ بەشکم ئەمریکا لێ بدات و سەری مارەکە لە تارانە و دڵخۆشکردن بەو نەوع حرەکەتانە و فەرامۆشکردنی خەڵکی کوردستان ئەوەی کە تۆ دەڵێیت ساڵی 58 ئەو هەیەتی نمایندگی شەقام دروستی کرد زەرورەتی خۆشی خیابان هەیەتی نمایندگی دروست کرد ئەگەر ئێستا ئێمە لە ناوخۆی وڵاتی خۆمانە لە کوردستان ئابوایەتین من بە دڵنیاوی پێ دەڵم هەیەتی نمایندگی بە ئاسانی دروستە بۆ دووبارە کەسێک نەداهات بۆ خۆی دەکەوتە پەراوێزەوە بەڵام ئەو هەیەتێکە بیەوێ مەسەلەن لەسەر ئیجرائیاتی کوردستان قسەی بکردایە حاکمیەتی کوردستانی داڕشتایە ئەمنیەتی بەڕێوە ببردایە مشکلاتی اقتصادی خەڵکی چارەسەر بکردایە ئیدارەی جامعە پارلمان دیکا شورا دیکا کە ئێمە تەرەفداری شوراین کامێک لەوانە دیکا ئەوانە دەبوو بە زەرورەت خەڵک داهاتمە خیابانەکانەوە خۆت لە بیرتە خۆ ساڵی 58 وەختێکە لە هەموو شەقامەکانی کوردستان کۆمەڵە دێموکرات مامۆستا چریک یەک گرن سەرکەون ئەوە بوو بە دروشمی ئەسلی چێ دەیتوانی خۆی لەوە ببوێرێ چێ دەیتوانی بڵێ من حزبی ئەسلیم و حزبی نائەسلیم خۆ مامۆستا حزبی نەبوو بۆ بوو بە سەرۆکیەتی نمایندگی خۆ چریک لە کوردستان ئەو جێگە و پێگەی نەبوو بۆ بوو بە ئەندامیەوە هەیەتی نمایندگیە بۆ یەکانی ئەو زەرورەتە حەسەن
پێویست نییە کۆمەڵە دەست پێشخەر بێ بۆ گەڵاڵەکردنی ئەو داخوازیە بنەڕەتیانە. مەبەستمەوەیە ئەگەر هەر ئێمە ماتڵیەوە بین کە جارێ ئەوڵی کۆدەنگیەک پێکبێنین ئەوە خۆ تەبعەن شاید نتوانین بۆەوە بگەین و ڕوتی ڕووداوەکان جاری وایە زۆر سەریع چێتە پێشەوە. ئەو بە خۆتان ئاگدارن ئێستا لە ناوچە لە دوای ئەو شەڕی وا لە بینی ئیسرائیل و حەماسا ڕوویدا ئەوە خەریکە تاندازێتە شەنە سێنێت و کەس ئەمریکایەکان کەوتونەتە بەر پەلامار و لەو لای شەو ئەمریکا خەریکەدا لە ئەو هێزانەی وا لەلایەن ئێرانەوە چەکدارەکرێن و پرچەکراون. مەبەستمەوەیە وەزعیەت زۆر سەریع چێتە پێشەوە. پێویست نییە کۆمەڵە دەست پێشخەریەوە بێ و یەک دانە گەڵاڵەیەکی داخوازیە بنەڕەتەکان پێشکەش بکە کە لەگەڵ شرائەتی ئێستا بێتەوە، لەگەڵ ئەو هەلومەرجە ئێستا بێتەوە، ئێستا گەنج و ئێستا دەهەی هێشتایەکان و ئێستا ژنان و ئێستا ژینگە و کاتەوە هەر بۆ خۆتان ئاماژەتان پێکرد من و تۆ کە خەباتمان دەکەم مەسەلەی ژینگە توان بڵم کەمترین مەوزوع بوو. مەوزوعاتێکی تر زۆر گرنگ بوو. ئێستا یەکێک لە مەوزوعاتی ئەسڵی جامعەی کوردستانە، جامعەی ئێرانەوە بگرالگە لە ناوچەکەشە. لەو بابەتەوە پێم وایە باشترەوەی تەوزیح حدن چی بکەین؟ ئایا لە فکری ئەوە بین کە کارێکی ئەوە بکەین؟ من پێم وابێ ئەوانە بەشێکی کراوە خۆش ئاگاداری ئێمە تەرحی هاوبەشمان داوە بە حیزبی دموکرات وەکو یەکێ لەو حیزبە ئەسڵیانەی کە لە جامعەی کوردستانە هەیە و سابقەنیش کۆمەڵە دموکرات دوو جەرەیانی بەرحەڵ ناسرا و جێکەوتوو بوون لەگەڵ لایەنەکانی تریش قسەمان کردووە، دانیشتوین لەگەڵیان لێرە بە تایبەت لەم لە پارێکەوە کە ئەو مەسائلی مەزور پارێکە بە دڵی شۆڕشی ژینادا بۆ مانگرتنەکان بۆ هاوکاریەکانی تر قسە لەسەر ئەوەی گەڵاڵەیەکەرەوەی کە ئێوە دەیڵێن بۆ دوا ڕۆژی جامعەی کوردستان لەسەر زۆر یەک لەوانە قسە کراوە. هەر ئەو گەڵاڵەی کە هەر ئەو داوایی کە کۆمەڵێک لە تێکۆشەر و مامۆستای زانکۆ و بنیامایکی هەمەڕەنگ لە ژن و پیا و لە فکرەتی جۆرا و جۆر لە جامعەی کوردستانە تەرحێکیان هێنا داوایان کرد کە ناوەندی هاوکاری و دیالۆژی ڕۆژهەڵاتی کوردستان دامەزرێنین. ئێمە ئێستەقباڵمان کرد، خۆش ئاگداری خۆ جوابەکانی کمیتەی ڕاهبەری کۆمەڵە و کمیتەی مرکزی کۆمەڵە ئاگداری تو پێیان دراوەتەوە. بەڵام جوابی خەزانە من ئاگدارم، بەڵام من بۆیە ئێستا لێرە باسیەکەم پێم خۆشە خەڵکی کوردستانیش لەم ڕێگەوە ئاگدار بنەینا بەسەکەەوە نییە کە من چندێک لە جەریانی شتەکانە هەمیان نیم پێم خۆشە ڕێگەکەی ئەوەیە بڵێ بڵێ حاڵی هەم مەقسودم ئەوەیە کە ئێمە هەردووکمان بۆکو شاهد بۆ ئەو تەرح و گەڵاڵانە کە ئەوانەمان داوە بە لایەنەکانی دیکە ئەوانە ئەوە ئێمە نەبووین کە مانع بووین بۆ ئەو هاوکاریانە خۆ ئێمە زانیومانە جیاوازی فکریمان، ئایدۆلۆژیمان، استراتێژمان، بەرنامە هەمووی ئەوانەمان لەگەڵ لایەنەکانی دیکە، بەڵام ئەوەمان نەکردووە بە شەرت، بەڵکو شەرتەکە بە بەهێزکردنی جنبشی کوردستان و شۆڕشی ژیان ئازادی بۆ ئێمە. بەڵام ئەزانی کۆمەڵێک جیاوازی هەیە کە ئەوانە مانعن لایەنێک کە هەڵدەسێ لەگەڵ مەسەلەن منشوری مەحسا ڕێیەکەوێ دەی منشوری مەحسا کە شعارەکەی بەشێکی منشورایکی دیکە ناسیۆنالیستە نژاد پەرستە ئێرانیەکان کە لە بەرابەری شعاری ژیان ئازادیدا مرد میهن ئابادی دێنن سەر تاپا پیاو سالار و ئیرتجاعیە، ئایا دەکرێت منشورێکی هاوبەش بێنی لەگەڵ ئەوانە تەنزیمکەی یا لەگەڵ لایەنێک کە نیونگایەک و لایەنێکی چاوێکی هەر لە مجاهدینەوە چاوی لێداگرێت و پێی وایە ئێستش مثلەن مجاهدین دەتوانێت بێ بە شتێک، ئەوانە خۆی مانعن، یان دەبێ مانعەکانیش ببینین. هەر ئەوە نییە کە بڵێن ئێمە کردمان ئێمە کردمان، خەڵکی دیکەش دەڵێ منیش ئەوە چوو شتێکی ترم کرد لە جێگایکی دیکە و نوێنەرایەتی خەڵکی کوردم کرد و ئەوانم کرد، ینی واقعیەتایەکەی دەبێ ئەوانش بە ڕسمیت بناسین. بۆ یەکانێ من ئەوە دەڵێم ئەو فاصلەی کە کەوتووە لە بینی ڕەهبەری ئەحزابی سیاسی چه ئەو بەشەی لە باشووری کوردستانە چه ئەو بەشەی لە دەرەوەی وڵاتە لەگەڵ ئەترازاتێک کە لە ناو جامعەدا هەیە، ئەمانە بێتاسیر نیە لەسەر وەزیەتە. ئێمە بۆچی بۆ مانگرتنی نۆی مانگ وتمان پشتیوانیەکەین لە هەڵسوڕاوانی ناوە؟ ئەمە دەبێ بۆ کەسێ بێ بە پرسیار بۆچی؟ بۆ ئەوەی کە کۆمەڵە لەسەر ئەوە تاکید دەکات کە ئەو تەفاوەتەی کە لەلایەکەوە لە بینی ئەحزاب و کۆمەلگای مەدەنیە هەیە ئەو تەفاوەتە نەمێنێ،
دوولایە نین ئێمە دوو بەش نین لەگەڵ ڕووناکبیرانی دەرەوەی وڵاتیش مامۆستای زانکۆ تێکۆشەری سیاسی کەسانی خەباتکاری هەر بزوتنەوەی کرێکاری ژنان هەمووی ئەوانە ئەوە لە لایەکی دیکە ئەو هێزە گشتگیرە جەم بێتەوە و هەروەها خەڵک ئەتماد بە هێزی خۆی بکە ئەتماد بە فعالی ناوە خۆی وڵات بکە ئێستش لەوانێ زۆر حیزبی وایە کە پێی وابێت جەمهوری اسلامی بە خەباتی چەکداری ڕوخێ خۆمە ئینکاری ئەوە ناکەن کە لە مەرحەلەی ئاخر و نەهاییەکەیدا نەهایەتەن دەبێت چەک بەکار بێت و جەمهوری اسلامی هەروە بەخوایشت و بە قوربان و سەدەقە ناچێتە ئەولاوە بەڵام ئەوە ئاخرین مەرحەلە و ئاخرین ڕۆژەکانە کە ئەو اتفاقانە دەبێ بکەوێت و بەهێزی چەکدار و جان لە ناوە لە دەر و لار جێگایەک و ئەوانە بەکار بێ بۆ یەکانێ بۆ هەمووی ئەمانە بریاسە لایەنەکانی دیکەش ببوایەتن مێزگردێک وایە کار حیزبێک بیوتای بۆ بەشداری ناکە جوابیان بۆ فڵان گەڵاڵە چی بووە بۆچی لە فڵان داوخوازە لە مانگرتنان نەبوو لە فڵان گەڵاڵە نێردراوە بۆ هاوکاری ئێمە مەجموعەیەشتمان لە بەینە هاوکاریدا وتومانە ئەمانە ئوسولی هاوکارین بۆ ئێمە پرینسیپی هاوکارین شەرت نییە دە حیزبێک بڵێ مەسەڵەن من لە حاکمیەتی جەماوەری لە کوردستانە ڕێیم چییە دانێکی تر بێ بڵێ لەسەر جیابوونەوەی دین لە دەوڵەت ڕێیم چییە یەکێکی کە بێ بڵێ لەسەر مەسەلەی ئازادی بیر و باوەڕ و بەرابەری ژن و پیا و ڕێیم چییە ئەمانە بۆ خۆی بە یەک معنا تەفاهمی لەسەر نییە لەسەر ئەو گەڵاڵانە لەسەر ئەو خاڵانە بەڵام بەشێک لەوەی وا تەفاهمی لەسەر نییە ئەو کارەیە وا لە دەرەوە بەو هێزانە تەحمیل کراوە ئێستا یا دوشمنەکان یا کۆماری ئیسلامی بەهێنانی مەسلەی هەر بۆ جۆر بۆ خۆشان ئاماژەتان پێکرد مەسلەی مزاکرات وشتی وە خسێتە ڕێگەیە ئەوە لایەنێکی ئۆپۆزیسیۆنی ڕاست بە نوعێک ویستوێتی ئەو دابرانە لە ناو هێزە کوردیەکان پێک بێنە مەبەستمەوەیە کە ئەبێت چی بکرێت کە ئەوە دشمن طبعاً کاری خۆیە کات لەم لاوە هێزی سیاسی لە کوردستانە بێت چی بکە کە نێڵ لە دژمن سەرکەوتوو بێت ئەزانم ئەوە هەر بێ ئێمە ناکرێت بەڵام بێ ئێمە چ گفتمانێک دروست بکەین بۆ ئەو بتوانین نێڵین ئەو سەرکەوتنە بە دشمن بەدەست بێت بە باوەڕی من گەورەترین گفتمان ئەوەیە کە لە ناوخۆی کۆمەلگای کوردستانە ئەو بەشەی کە پێی دەڵێن خەباتی مەدەنی پێی دەڵێن ئینجیۆکان پێی دەڵێن کۆمەلگای هەرچی هەر ناوێکی لێ دەنێن بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەبێت هەرچی زیاتر ئەوانە بەهێز بن دەبێت فعالینیان دەبێت مبارزینیان دەبێت تێکۆشەرانیان هەر ئەوانەی کە لە جەریانی شۆڕشی ژینادا بەداخەوە 150 کەس لێیان گیانیان بەخت کرد و جەمهوری ئیسلامی دەستنیشانی کردبوون هەر لە کامیارانەوە تاکوونێ ئەچووە ورمێ و لەو لاوە کرماشان وانە دانەدانە دەستنیشانی کردن کە ئەوانەی لە بین برد دەبێت ئەوانە بەهێز بن دەبێت حیزبی سیاسی لە واقعدا مەجال بکاتەوە بۆ ئەوە تەنها بەوەی لە دەرەوەی ستورەکان کۆمەڵێک پێشمەرگە هەن و کۆمەڵێک فداکار و قارەمان هەن و دێن و سرودی برای RPG لەشان و ئەوە دەبێت حقیقەتی نا ئەو کۆمەلگایە بێ دەبێت شەقام بێت ئەوە دەبێت کاری بۆ بکرێت دەبێت خەڵکی بۆ ئینکەین دەبێت ئەوەی کە مەسەلەن تۆت مەشاکە لە کوردستانی تورکیەدا حزبێکی وەکو هەدەپە و چەندین جار بن بە حزبی سەوزە بن بە حزبی هەر ڕۆژێ ناویشیان لێ گۆڕن بەڵام وەختی هەشتا دانە کورسی بەدەستدێنێت ئەو نوع لە خەباتە لەو خەباتی بەهەرحاڵ پارلمانیە ناڵێم ئێستا ئەوەی لە ئێرانە دەکرێت فەرقی هەیە لەگەڵ ئەوەی ئەوێ قسەکەم ئەوە نییە قسەکەم ئەوەیە کە ئەو نوع خەباتی توودەی و جەماوەریە جا ئەشکالەکەی سبحینێ توانێت چێتە پارلمان ناچێت ئەو مۆزوعێکی دیکەیە بۆچی کارەکە بەڵام بەهێزبوونی ئەو بزوتنەوە جەماوەریە ئەو بزوتنەوەی لە شەقامە ئەوە دەبێت ئەو گفتمانە بێ دەبێت کۆمەڵە بەهێزی بکە کۆمەڵە پەرچەمداری بووە لە ساڵی 57ەوە هەر لە دەستپێکی ئەترازەکانەوە کۆمەڵە لە شەقامەکانی سنە و سەقز و شوێنەکانی دیکە ئەو دروشمانەی کە دەیەکتەوە بەهێزکردنیەوە بوو شەڕی چەکداری بەسەرمانە تەحمیل کرا جەمهوری ئیسلامی زۆری هێنا کە بەری خەباتی سیاسی بگرێت ئێمە دەبێت هەرچی زیاتر بزوتنەوەی سیاسی بزوتنەوەی ژنان بزوتنەوەی لاوان بزوتنەوەی خوێندکاران بزوتنەوەی کرێکاری دەبێت ئەمانە بەهێز بێت ئەگەر ئەوانە بەهێز بوو ئەو دەم کەس ناتوانێت خۆی لێلادا خۆ دەزانی یەکەممانگرتن لە کوردستانە کۆمەڵە بەتەنیا کردی چێ دیفاعی لێ کردین هیچ کەسێک حیزبەکانی تلاعیەیاندا حیزبی تلاعیە داوتیەوە بە ناوی کۆمەڵەوە دێڕێن کۆمەڵە نییە ئەو ڕۆکە دەڵێتەوە من پێشتازی خەباتی مەسەلمان ئەبانە دەبێت بێ بە سنەت دەبێت بچێتە ناو ناخی ئەو کۆمەلگایەوە دەبێت خەڵکی کوردستان قەزاوەت بکات ئەوە ئەو ڕەمزەیە کە حیزبەکانیش بە باوەڕی من ناچارێکە بەوەی کە حتا متحیدەکانیشی بناسێت لەگەڵ چێ خەریکە واردی
دیالۆگە بێ لەگەڵ چێ هاوکاریەکە لەگەڵ چێ بەرە پێک دێنێ لەگەڵ چێ نزیکایەتیەکە و معیارەکەش دەبێت چی بێ بەرژەوەندی خەڵکی ئیستەملێکراوی لە کۆمەلگای کوردستانە بێت. کاک حەسەن بۆچوونێک هەیە ئەڵێت کە خەڵکی کوردستان ئێستا شۆڕش وای لە هاتووە کە بەبێ ئەوە هێزە سیاسیەکان شتێک بڵێن ئەوان بۆ خۆیان شۆڕشەکەی خۆیان بۆ جۆرەی وە بخۆیان لێکێ دەنەوە تشخیصێ دەنێ بەنە پێشەوە و حتا ئەو مانگرتنی ئەخیریشە ئەکەن بە نمونەیە کە ئەڵێنەوە ئەگەر هێزە سیاسەکانیش بەشداری نەبوایەتەن هەر ئەو مانگرتنە گشتیە چوە پێشەوە ئەوە چەندێک توانێت وابێت ئایا دەوری هێزی سیاسی لەگەڵ کۆمەلگا چەنە تاسیری هەیە کە پێکەوە هاودەنگ و هاوجهت بێ کۆ کار بکەن. دەزانی کاک محیە من ڕێزمێ بۆ کەسانێک کە ئەو بیر و باوەڕیان هەیە بەڵام بەڕاستی ناواقعیترین بیر و باوەڕە جارێکانێ ئەو مانگرتانەی کە لە کوردستان نابووە هەمووی حتا ئەو مەواردانەیشی کە ئەم آخر مەوردەیشی کە کۆمەلگای مەدەنی بڵین فەراخانی داوە ئەخر کۆمەلگای مەدەنی کەسێک کە نازانێ ناویان مشەخەسەتیان شوێنیان زۆر شتی دیکە تێکۆشەرایەکن خۆەوە خەتا لە خۆیانەوە نییە خەتای لەو ئیستبدادە سیاسیە دڕندە و بێڕەحمەیە کە ئەوە دەکات هەروە خەڵک دێت هەر کۆمەلگای مەدەنی سبحانێ ئەخ زۆر جار بینیمان فەراخاندرات لە شارەکانی دیکەدا بەڵام ئەوە بە پێچەوانەی ئەوەیە کە دەڵێن کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبیە بە پێچەوانەی ئەوەیە کە دەڵێن و بە دروستیش ئەلبەتە دەڵێن و زۆرینەی خەڵکیش قبوڵیەتی کە یەکێ لە جیاوازیەکانی جامعی کوردستان لەگەڵ غێری کوردستان لەگەڵ ئازربایجانی شەرقی لەگەڵ تاران ئەلبۆرز شیراز شوێکی ئەوەیە کە لێرە حیزبیەت جێکەوتووە خەڵک گوێ لە حیزبەکانەگرن بەڵام ئێمە لە خارجی کوردستان ئەوەمان نییە ئەوە ناتوانێت واقعی بێ ئەوە ناتوانێت تون ئەوە یەک بێجگە لەوە من دەڵێم کاک محیە تمەشای دەرەوەی ئێران کەین یەکدانە کۆمەلگان بێ بڵێ کە مەسەلەن ئیداراکرێ بە بێ حیزبی داراکرێ هەر لە ئەفریقاوە کە ئەو هەموو موسیبەت و بەڵایان بەسەر هێناوە هەتاکوونێ ئەمریکایەکی زلهێز هەتاکوونێ رووسیا هەتا چین هەتا ئوروپایەکە من و تۆ تێدا زیندەجیمان کردو زیندەجیەکەین یەکدانە وڵاتم پێ بێ بڵێ کە بە بێ حیزب بەڕێوە چێ هەیەشتیوە من نایبینم ئەنا ئەو ئاماژەکردنەوە زۆر تەواو لە جێگەی خۆیەتی و هێزەوە یا ئەو لایەنانەی وا ئەو باساکەن یانوێ بە نوعێ تەوجیهی بەشدار نەبوونی خۆیان لەو مانگرتنە گشتیە خیرا بکەن یعنی ئەوە هەم کەسانێکیشەن کە کابرا مەسەلەن ئەرزش بۆ غیرە حیزبی بوونی خۆی منفرد بوونی خۆی دائانێ بەڵام هیچ منفردێک بە تەنیا لە دنیادا لە مبارزەیە سەر نەکەوتووە هەمیشە مبارزە یەکێ لە ڕەمزی گەورەی سەرکەوتن تەشکیلاتە ئەبزارە هەر ئەو بەڕێزانە هەر ئەو کەسانە ئەگەر زۆریش توانا بن لێهاتوو بن زانکۆیی بن پرۆفسۆر بن هەر موقعیتێکیان بێ کرێکارێکی بەبێ تەشکیلات ئیمکانی نییە چونکە دژمنەکەت متەشەکلە ضرورەتی تەشکیلات لە ضرورەتی متەشەکلبوونی دژمنەکەتەوەیە جمهوری ئیسلامی پارلمانی هەیە قانونی ئەساسی هەیە شۆرای نیگابان ئەوانەی مەقبوڵمان نییە بە جێگای خۆی بەوانە خەریکە ئەو جامعە ئیداراکە فەرهەنگی هەیە ئایدۆلۆژیایی هەیە تەلەڤیزیۆنی هەیە لە پەنای ئەوەشدا ملیۆنێک و 200 بنیادم کوژیشی هەیە ئەوانەشی داناوە هەمووی مسلحە ئایا ئەوە چییە ئەوە متەشەکل بوون نییە من و تۆ توانین بە فەراخانێک کەسێک لە دەرەوە ئەمرمان بۆ بکالەوە خەڵکە هەڵسێ لە کۆمەلگا ئەو کۆمەلگا زۆر لەوە سیاسیترە کە جوابی نامتەشەکل بوونی خۆی بداتەوە ئەو کۆمەلگا ئەس قەزا کۆمەلگای کوردستان ضرورەتی سازمانیابی تەشەکولیابی حیزبیەتی دەرەکردووە ڕاست و چەپەکەی خۆی دەناسێ سیاسەتەکانیان لە مەحەکی تاقیکردنەوە دەدات و بە نظری من کۆمەلگای کوردستان هەر ئالەو مانگرتنی ئەخیرە ئەحزابێکە بەشداریان نەکرد بەڵام ڕاگەیاندنی سەرکەوتنیاندا لەگەڵ ئەحزابێکە کە بەشداریان کرد و بە دروست قەدردانیان کرد خەتی فاصلی بینی ئەوانە دادنێ ئەوە دەزانێ ئەوە ینی کۆمەلگای سیاسی نابەرین کەسێک کە ئەو قسەیە دەکات بە قەولی ئێوە لەلایەکەوە ئەگەر بەشداری نەکردن و منفعل بوونی خۆی دەشارێتەوە لەلایەکەوە دژایەتی لەگەڵ حیزبیش نەکات هەم زۆر کەسێ ئەمڕۆکە دژی حیزبایەتیە هەر ئەو وایە کە من دژی خەباتی شخص دژی نیم ئەو ڕێگال بژاردو خەڵکی دیکەژەوەیل بژاردووە بەڵام ناتوانێت مبارزەی فەردی لەگەڵ مبارزەیەکی جەمعی حیزبێکە بە هەزاران تێکۆشەری هەیە لەو جامعەیەدا دەچێت دوکانی ئەو ئەوە کوتێت دوکانەکە داخە کاکە
ماڵی ئەم ئەو وەختێت لایە خاتر ئەوڕۆکە مانگرتنە ئەوڕۆکە ساڕۆژی فڵان گیان بەخت کردووە لەگەڵ کەسێکە بە تەنیا خۆی دانیشتووە فەرمان دەدا پیوا بێ فەرمانی ئەو دەچێتە پێشەوە بەڵام فەرمانی حیزبێک و لایەنێک و تەشکیلاتێک و ڕێخستێ ناچێتە پێشەوە ئەوە هەر خوێندنەوەی هەڵە بوو ئەو کۆمەڵگایەیە ئەوە درێژکردنەوەی بە یەک معنە بەو معنایە درێژکردنەوەی تەمەنی جەمهوری ئیسلامیشە جەمهوری ئیسلامی ئەبزار سەرکوتمانەکە ئێمە چۆن دەتوانین بە خەڵکمان خەڵکی حیسابن حزبێکێک لەوانەیە اتحادیە سندیکا حتا و خەڵکی کە ئەچن بۆ مەسەلەن ئەچنە دەرەوە گروهای کوونەوەریان دروست کردووە ئەوەش نەوەیەک تەشەکولەکە بزانە لە بەرابەری جەمهوری ئیسلامیە چی دەکەن ژینگە پارێزەکان جەمهوری ئیسلامی وێرانی دەکات بەڵام تەشکیلاتها و ڕێکخراوەهای ژینگە پارێز دروست بوون کە زاکرۆسانەیان داهێناوە بەڕوو دەچێنن لە شاخ و کێوەکانە ئەو وڵاتە ئەوە سازمان ئەوە ینی ڕێکخراو ئێستا و ڕێکخراوە ناوی مەسەلەن کۆمەڵە نییە دموکرات نییە چریک نییە فڵان حیزب نییە خۆی دەزانێ بەڵام ینی کۆمەلگایکی ڕێکخراو ئەس خەزاوە نقطە قوتی کۆمەلگای کوردستانە جا بۆیە کارلین من پێم وابێ ئەوە لە واقعدا خوێندنەوەیکی بە تەواوی هەڵا و ئەو خەبات و مبارزەیەکە کە خەڵکی کوردستان متشەکلانە کرد هەتا لە دڵی ئەوەدا زۆر جار مەسەلەن پەلامار دەبەنە سەر خەباتی چەکداری وا خەباتی چەکداری نەبووە کوردستان لەکوێ بوو ناوا نییە ئەس قەزا خەباتی چەکداری یەکێک لەو مەیدانانە بوو کە خەڵکی کوردستان بە هەزاران جاوی لاویان تێدا پاراست تەواوی کوردستان بەقەت تەورێز کوشتنەدا بۆ جەمهوری ئیسلامی لە شەڕی ئێران و عێراق بنابراین ئەو عەرسەی خەباتانەی کە هاتنە پێشەوە ئەو مەیدانهای جۆرا و جۆری خەبات کە کوردستان تاقی کردەوە ئەوە کوردستانی کردە بە کوردستانی ئەمڕۆکە کە هەموو کەس افتخار هەر ئەو منفەردانە افتخاری پێوە دەکەن کە شۆڕشی ژیان ئازادی لە کوردستانەوە لە سەقزەوە سەری هەڵدا بەڵام ئەوە ڕێکخراو بوون بوو کە بوو بەباسی ئەو کارە زۆر چاکە کاک حەسەن کاتم زۆر نەماوە بەڵام دواپرسیارم لەسەر ڕوتی چەپەکە لە قسەباسەکانی ئێوەشا بوو کۆمەڵە یەکێک لەو هێزە سەرەکیانە بووە کە توانی ئەو بزوتنەوەی شۆڕژێرانە لە کوردستانە بخاتە مەرحەلەیەکی تر ئەویش داخوازی های پێشکەوتوو و کۆمەڵایەتی کە هێز و چینە توێژەکانی ناو کۆمەلگا کە ئەوانێ وا زیاتر لە هەموو کەسە چەوسێنرەوە هەڵاوەردنیان لەسرە بیکا بە داخوازی ئەوان و دەوری کۆمەڵە زۆر زۆر گرنگ بوو تەبعاً هێزی چەپ ئەو کە ئەو سەردەمەش بوو بگرە لە کۆمەڵی و سەردەمەش زۆر بەهێزتر بوو بەڵام نەیتوانی بەو شێوەی وا کۆمەڵە توانی شرایەتەکە بقۆزێتەوە دەخاڵەتی تیابکە نەیانتوانی وابن و کۆمەڵە توانی سەرکەوتوو بێ لەو بابەتەوە ئەو شرایەتە تازە داخوازیەکانی ئێستای خەڵکی کوردستان و ئەو بزوتنەوەی ژینا بە هەموو داخوازیەکانی و داخوازی های چەپ و ڕادیکاڵ و پێشکەوتن خوازە بۆ ئەو بابەتە کۆمەڵە چی کردووە و ئەبێت چی بکە لە داهاتووە ئێستا کە ڕووە بەرەوپیری ڕۆژی کۆمەڵە چین و ئەگەر شتەیە کەم کراوە لەو بابەتەوە ئەبێت چی بکەین زیاتر بۆ بتوانین دەوری کۆمەڵە زیاتر پیشان بدەین و دیسان ئەو دەورە سەرەکی ببێ کە کۆمەڵە ئەم مەرحەلەیش باشتر بباتە پێشەوە کاک محیە خۆت ئاگداری کە هەر لە ساڵی 58ەوە کۆمەڵە هەمیشە و دایم جا لە خەباتێکی هەمەگیر کە لە کوردستانە کردوێتی چاوێکیشی لە بزوتنەوەیکی سەرتاسەری بووە و یەکێک لە تایبەتمەندیەکانی دامەزراندنی کۆمەڵە لە ساڵی 1340 ئەوە بووە وەکو باوەڕ بە سوسیالیزم باوەڕ بە خەباتی یەکگرتوانەی چینی کرێکار حەولدان بۆ پێکێنانی ڕێکخراوەیەکی سربەخۆی چینایەتی هەمووی ئەمانە پێناسەی کۆمەڵەیە ئەوە بەوە هاتووە هەر لە دڵی ئەو وەزیەتەدایە کە لەگەڵ چەندین لایەن جای سەر کەسێک موافقێتی موافقینیە بە ئەو مەوزوعیشی دیکەیە حیزبی کۆمۆنیست دروست دەکات هەر لە دڵی ئەو وەزیەتەدایە کە لەگەڵ لایەنە چەپەکان لە کوردستانە تۆ پێم بڵێ لە دەوروبەری مەقەرەکانی کۆمەڵە نەبێت لەکوێ ئەوان دەحەوانەوە چریکی لێبوو ڕای کاریگەری لێبوو توفانی لێبوو نازان ئەنواعی اتحادیە کۆمۆنیستا و چێوچێ ئەوانە هەمووی ئەوانە بۆ داهاتنە دەوروبەری کۆمەڵە و نیگەران بوون لە لایەنی دیکە لە کوردستانە و چەکی دەکردن و زەربەی لێدان و هەمووی ئەوانە بۆچی بۆ ئەوەی کۆمەڵە لە واقعدا شوێنێک بووە مەکۆیەک بووە بۆ کۆکردنەوەی هێزە چەپەکان ئەو ساڵانەی ئەخیر بە
بەتایبەت یەکەم ئینشعاب و ئینشعابی دوات آخر ئینشعابیش ئەمانە تەئسیریان بوو لەسەر نەوعێک ئەو فەزاسازیی کە کردیان بە نیسبەتی خودی کۆمەڵەوە. ئەمە دەبێت بچێتەوە جێگای خۆی، دەبێت چەپی ئێرانی چەپی کوردستانی لایەنی سۆسیالیست و ئازادیخوازی لی حاڵی ببێگەر کوردستان ناوەندێکی گرنگە، ئەو ناوەندە گرنگە تاتی تاسیری ئەو هێزە چەپەیە کە کۆمەڵە لە ڕاستیایەتی کە کۆمەڵە بەڕێوەی دەبات، ئەو خاست و متالباتی حەدی ئەقەلیەی لە بەیانەی مافە سەرەتایەکانی خەڵکی زەحمەتکێشەوە کە گەڵاڵەی کرد و بوو بە فکری زۆریەک لەو کۆمەلگایەدا لە بەرنامەی بەڕێوەبردننی حاکمیەتی جەماوەری لە کوردستانە، لە ئازادی عەقیدە و بیر و باوەڕەوە، لە دین، لە دەوڵەت، مەسئلەی مافی دیاریکردنی چارە نووس، هەمووی ئەمانە ئەو متالباتانن بەشی زۆری ئەوانە لە چوارچێوەی خودی نەفسی مەسئلەی ملیدا ناگونجێ، ئەوانە فەراتر لەوە بووە مەسائلێکن کە هەرو شعاری ئەمڕۆکە کە ئەگەر ئەمڕۆکەش لایەنەکانی کە بە خۆیان دەڵێن ملی دەیڵێنەوە لە واقعدا شعارێکی چەپە، شعاری سۆسیالیستەکان و ئازادی خوازەکان و ئەوانە بووە. بۆی من لام وایە ئەوەی کۆمەڵە هاوکار لەگەڵ ئەوەی کە لەگەڵ جەرەیاناتی تری تەسیرگوزار لە کۆمەلگای کوردستانە هاوکاری ئەکات و ئەبێ بیکە، دەبێت لە هەمان حاڵیشدا نەتەنیا لە ناو کوردستانە لە هەم لە ئاستی کوردستانە لە حولی ڕێخستنی ئەو لایەنانە بێ کە چەپن لە کوردستانە، هەم لە ئاستی ئێرانیشدا و لەوە فەراتریش دەڵێم من ئێستا خودی مەسئلەی کورد مەسئلەیەکی منتەقەییە، مەسئلەی هیچ کام لەو وڵاتانە بابەت مەشای کوردستانی عێراقکەین ئەوە 30 و چەند ساڵ بەسەر دەسەڵاتدارەتی ئەم دوو حیزبەدا گوزەراوە، چەپی ئەو کۆمەلگا لەکوێ قەراری گرتووە؟ یەکێ لەو ئەرکانەی کۆمەڵە ئەوەیە کە لە دەخالت بکە لە هاوکاریکردن لە پێکێنانی بەرەیەکی چەپیش لە منتەقەکەدا، لە کوردستانی سووریەدا یا کوردستانی ڕۆژئاوا هەرو حرەکەتانی کە کرا بەشێکی زۆری ڕنگ و بۆی چەپی پێوەیە، بزوتنەوەهای جەماوەری، بزوتنەوەی لە خوارەوە ئەگەر لەژێر دەستی ڕەوتە ئیسلامیەکانە نەبێ بەعزەن بەشێکی زۆری لەژێر دەستی چەپەکانایە. بۆی ئێمە دەبێ حەول بدەین لە کوردستانە حەول بدەین بۆ هاوکاری بەرەیەکی چەپیش لە ناو هاوکات دروست بێت کۆمەک دەکا بە حەلی مەسەلەمی. لە ئاستی ئێراندا ئەو هاوکاریانەی کە ئێمە لەگەڵ ڕای کاریگەر دەیکەین ئەم بەشی ئەو بەشی لەگەڵ حیزبی کۆمۆنیستی کرێکاری دەکەین، لەگەڵ جەریاناتی تر دەیکەین، لەگەڵ فعالینی منفەردی چەپ و سۆسیالیست و کۆمۆنیستی ئێرانی کە لە ناوخۆی وڵاتن و لە دەرەوەیشن لەگەڵ ئەوانە دەیکەین، دەبێت تەقویەتیکەین هەمووی ئەوانە و مزافەن بە باوەری من خودی مەسئلەی کورد بە عیوانی مەسئلەیەکی منتەقەیی کۆمەڵە دەبێت کاری بۆ بکات، دەبێت حەول بدات. هەر ئەوەی لێرە ئێمە هەر لە دڵی ئەو ڕووداوانەی ئەم هاوینەدا 6-7 دانە لایەنی چەپی ئێرە هاتن وتیان ماڵمان زیندەجیمان هەمومان چەکمان هەیە، هەموو شتێکمان لە خزمەتی ئێوەدایە. ئەو ئەرکەیەکە لە سەرشانی کۆمەڵەیە لەگەڵ حیزبە چەپەکانی ئێرە لەگەڵ خەڵکی دیکە، بۆیە من لام وایە هەمووی ئەوانە ئەرکێکە وەزیفەیەکە لە سەرشانی کۆمەڵەیە و بە هەر میزانێک لەو بابەتەوە ئێمە کەمکاری بکەین زەرەری لێکەین و خەڵکی کوردستانی زەرەری لێکە. ڕەوتە ئاینیەکان جێگایەگرنەوە، ڕەوتە ناسیۆنالیستەکان کە مەعاملە بە مەسئلەی کورد و کوردایەتیەوە دەکەن بە قەولی خۆیان کە نیەکەن، ئەوانە جێگایەگرنە ئەو بە زەرەری جنبشی کوردستانە. جەریانێکی ڕادیکاڵ ئەتوانێت ئەو خاستی و متالبات و ئارەزوانەی خەڵکی کوردستانی چەرچی زیاتر بەدی بێنێت. بۆیە ئەو ئەرکانە بە باوەڕی من لەو سێ مەیدانەدا دەبێت کۆمەڵە بیباتە پێشەوە. ببوورە دەنگ نەما لای من کاک مەحیە، دەنگ نییە ئەلعانە دەنگ هەیە. بەتم زۆر زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە، هیوادارم بتوانین لە دەفەتێکی تریشە هەر لەگەڵتان بین و هەر لێرەوە لەلایەن خۆمەوە بە ئێوە و بە هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ناوڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵا بوون، ڕۆژی کۆمەڵە پیرۆزبایی ئەڵێم و داوای سەرکەوتن بۆ هەموو لایەکەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش و ماندوو نەبن. زۆر زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەوجارەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوی خۆشتان بۆ باوەت خوازم.